مامۆستانی وانە بێژ داوا دەکەن کا وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم بە دۆداچوون بۆ داواکاریەکانیان بکەن و کێشەکانیان چارەسەر بکات. بابزانین داواکارەکانی مامۆستانی وانە بێژ چییە؟ حکوومەتی هەرێم وەڵامی بۆ داواکاری مامۆستانی وانە بێژ چییە؟ بابەتە لەگەڵ مامۆستا کارۆخ عەبدوڵڵا نوێنەری مامۆستانی وانە بێژ تاوتێ دەکەین کە لە ڕانێوە لەگەڵماندایە. بەڵێ مامۆستا سڵاو لێ بێت ئەم کاتت باش سەرتا دەپرسین داواکاری مامۆستانی وانە بێژ چییە؟ کێشەکانیان چییە و وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ داواکارەکانی ئەوان چییە؟ سڵاتان لەبێ بەیانیتان باش سپاس بۆ کەناڵی کوردستان نیوز سپاس بۆ دەرفەتە. هەڵبەتە ساڵانێکی زۆرە مامۆستانی وانە بێژ لە بەردەم پەروەردەکان گربوونەوە بۆ پیشاتان دەکەن و پێش ئەمەش بەڕاستی زیاتر لە چەندی جار سەردانی وەزارەت و پەرلەمان و جێتی ڕسمیمان کردەوە. بەڵام ئەوەی کە جێگای حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی نەناوە ڕاستی بۆ وەڵامدانەوەی داواکاری مامۆستانی وانە بێژ کە بریتە لە باشترکردنی گوزەرانی مامۆستانی وانە بێژ. لە ئێستادا مامۆستانی وانە بێژ لەبار و دەرونەیەکی زۆر خراپ دەژین و هیچ مافێکی نییە بەڕاستی. دەرئەنجامی ئەوە بەڕاستی ئێمە بێئومێد بین لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بدرێت بۆ باشترکردنی گوزەرانی چینێک کە مادوو چالاکن هاوشێوەی هاوپیشەکانمان مامۆستانی میلاک ڕۆڵ دەبین لە قوتابخانە و خوێندەگاکاندا، بەڵام بەداخەوە مافمان پێ نادرێت و داواکاری ئێمە ئەوەیە کە دابان مەزرێن بە شێوەیەکی هەمیشەیی یاخۆت هەنگاو برێن بۆ باشترکردنی گوزەرانی مامۆستانی وانەبێژ بۆ ساڵی خوێندنی 2021 بۆ 22 مامۆستانی وانەبێژ ئەگەر ناتوانێت حکوومەت بە شێوەیەکی هەمیشەیی مامۆستانی وانەبێژ بکاتە دابمەزرێنێ دەتوانێت هەنگاو بنێت بۆ گریبەستکردنی ئەم چینە کە لە پایەکی گریگ و پێویستی ضروری کارتی پەروەردە. وا دەبینین چەند ڕۆژێکە لە بەردەم پەروەردەکان لە پەروەردەکانی سلێمانی گەرمێن هەڵەبجە خۆ پیشاندانی بەرخراوانی مامۆستانی وانەبێژە تا ئێستاش بەڕاستی وەزارەتی پەروەردە وەڵامی داواکاری مامۆستانی وانەبێژی نەداوەتەوە ئەوی بەڕاستی چیتر کارتی پەروەردە تووشی شکست و کەوتن نەبێت. باشە مامۆستا ئەو داواکاریانی ئێوە زیاتر یانیەوەی کە دەیبینین داواکاریە بۆی کە جۆرێک لە ڕێخستنەوە بکرێت لە میلاکی ئەوە، یعنی بێگومانەوە کە ماگانە وانەبێژن و لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندنە وانە دەڵێنەوە بەرامبەر بە بڕەپارەیەکە ئەو بڕەپارەیە گونجاوە بۆ وانەبێژی، یعنی تا ڕادەیەک ئەتوانن ئێوە بژێوی ژیانی خۆتانی پێدابین بکەن؟ کاگرانس بێگومان ئێمە لەگەر چاکسازی و ڕێخستنەوەی میلاکاتی پەروەردەین ئەگەر ببێتە هۆکاری لە دەستدانی پیشەی وانەبێژیمان. من وەکو نوێنەری مامۆستانی وانەبێژ لە هەرێم ئامادەم لە کاتی چاکسازی و ڕێخستنەوەی میلاکات شوێنەکەی خۆم بەجێ بێڵم. بەڵام بەڕاستی ساڵانێکی زۆرە ئێمە نەگەوەی کە شایستەمان زۆر کەمە نانی کرێ هاتشۆمان ناتوانین دابین بکەین لە کاتی خۆش دابەش ناکرێەوە دەبینین دەگەینە مانگی 11 ئێستا مانگی چواریان دابش نەکردووە و هیچ دیار نییە بە چی میکانیزمێک دابش دەکرێتەوە چۆن دابش دەکرێت. ئەمە بەڕاستی خەمساردی و بێباکی حکوومەتی هەرێمی کوردستانە لاز ئەم چینە کە لە ساڵ 20 کۆی پەروەردەی کۆی میلاکاتی پەروەردە پێک دێنن بەڕاستی چیتر داوا لە حکوومەت و پەرلەمان دەکەن چیتر بێدەنگ نەبن و هەڵوێست بنوێنن بۆی بتوانین ئێمە لە ساڵانی ڕابردوو لەگەڵ پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکان کۆبووینەوە و چەندین جاریاداش ئاڕاستەی دەستەی سوورەکاتی پەرلەمان کراوە و لەم کۆتایشدا بە ئیمزای 43 ئەندام پەرلەمانی بەڕێز بۆی جەلسەیەکی تایبەت بکرێت لەسەر چارنووسی مامۆستانی وانەبێژ، بەڵام تا ئێستا ئەم یاداشە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کراوە و وەڵامی دەستەی سوورەکاتی پەرلەمان نەدراوەتەوە و بەم شێوە ماوەتەوە. بەڵێ کاک کارۆخ لە ئێستادا شێوازی داوامکردنی مامۆستاکان چۆنن بە گوێرەی ئەو میلاکەیە کە بۆیان دانراوە یاخود لە ئاستێکی کەمدایە و مامۆستان گرەی ئەویان هەیە کە بە کاتێکی زۆر و بە موچەیەکی کەم بە میلاکێکی کەم داوام دەکەن؟ ڕاستە هەڵبەتە مامۆستانی وانەبێژ بەپێی بەشەوانە ئێستا کری وانەبێژیان بۆ حیسابە واتە لە بەرامبەر وانەوتنەوەی هەر بابەتێک لە پۆلدا بۆ بەکالیۆرە 4000 بۆ حیسابە بۆ دیگرم 3000 بۆ حیسابە. ئەمە لە کاتێکدا بەڕاستی جگەلەوەی کە بەتابەتی ئەو وانەبێژانەی کە لە دەرەوەی شار داوام دەکەن کری هاوچیان لەسەر شانە نەگەوەی کە ناتوانێت کری هاوچۆ بدن و چاوەڕی ئەوەن کە بەڕاستی وا دەبینین 4-5 مانگە تا مانگی
هیچیان بۆ سەر ناکەوە لە سەیسای بخواان کری هاتچۆدن و داوام دەکەن بۆ پێداویستەکانی وانتنەوان دابین کردووە بێگومان میکانیزمی دابشکردنی شایستەی مامۆسان دیار نییە کەی دابش دەکرێت ئەمە بەڕاستی وای کردووانە بێژان بێ ئومێد بن و چیتر نەتوانن بە دەروونێکی خاڵیەوە ئەگریفانی هەڵەوە بچینە هەوڵەکانی خوێندن بەردەوام لە وانەوتنەوە ئەوەی کە جێگایدا خەبەڕاستی ئەو پرۆژه یادداشتەی دکتۆر ئالان کە ئاراستەی دیوانی ئەنجومەنی وەزیرانی کردبوو لەوێش ئێستا لای وەزارەتی داراییە زیاتر لە 2 مانگە بەڕاستی لە ئینتیژار و چاوەڕێن تا ئێستا وڵام نەدراوەتەوە کە پرۆژەکە لە پرۆژە و یادداشتەکە لە 3 خاڵ پێکات بوو بە گرێبەست و پارەی مەقتۆ و زیادکردنی کرێوانە بێژی بەڕاستی من پەیوەندی دەکەم بە وەزارەتی داراییەوە ئەوان ئەڵێن هیچ شتێکی تایبەت بە مامۆستانی وانەبێژ دای ئێمە نەماوە پەیوەندیەکەن بە وەزارەتی دارایی وەزارەتی پەروەردە بە هەمان شێوە ئەڵێ ئێمە پرۆژەمان داوە یعنی ناکرێت ساڵ بە ساڵ بسپێری و مامۆستانی وانەبێژ لە ئینتیزاری و چاوەڕوانی دابمێننەوە ئێمە بەڕاستی زیاتر لە 1 هەفتەیە دایکێک بخۆ و بە پەرپەلەکەی ئێتە بەردەم پەروەردەکان بۆ مافێکی ڕەوای خۆی بەڵام بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بە وشەیەک بەڕاستی وڵامی داواکاری مامۆستانی وانەبێژ نەداوەتەوە لەبری ئەمە بەڕاستی دەستی داوە بە هەڕەشە و ئەنی وانەبێژ باوەی کە لە وانەبێژی دوور دەخرێنەوە بۆی کە کری وانەبێژان بۆ حیساب نییە ئەمە بەڕاستی زیاتر مامۆستانی وانەبێژی تووڕێ کردووە کە بەڕاستی چیتر سەڵ نەکەنەوە بەرداوام بن ئەمە بەڕاستی مەترسیی گەورەیە لەسەر دووبارە بەخستنی کەرتی پەروەردە و بێباهاکردنی کەرتی پەروەردە باش مامۆستا ئێوە لە ناو ناوەندەکانی خوێندن ناوەکەوەی کە دیارە دوای ئەوەی کە ساڵانی ڕابردوو بینیمان بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی دامەزراندن ئەوەی کە پاڵپشتی ئەکرێ یاخود پشتی پێدەبەسرێ بۆ وتنەوەی وانە مامۆسانی وانەبێژە و تا ڕادێک لە هەندێک لە قوتابخانەکان و ناوەندەکان یعنی پاڵپشتیەکی زۆر یاخود پشت زۆر بە ئێوە دەبەسرێ بۆ وتنەوەی وانەکان لە بەرامبەر ئەوەیە ئەوەی کە دەبینین کە کریوانەتان جاری وا هەیە 2 مانگ بۆ 3 مانگ زیاتر یعنی دواکەوێەوە مافەکەی خۆتان وەرناگرن ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەگەر ئەم حاڵەتە بەردەوام بێ و ناڕازایەتی ئێوە بەردەوام بێ تا چەند کاریگەری هەیە لەسەر پرۆسەی خوێندن چونکە دوجار خۆ ئێستا ناتوانێت مامۆستای میلاکدا بمەزرێنرێ و پاڵپشتێکەش و پشتگیریەکەش لەلایەن ئێوەیە کە ئێوە دەتوان بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەن بێگومان هەڵبەتە ئێمە پایەوت و گرینکی کەرتی پەروەردەین و توانیمانەوە لە ساڵ 20 کۆی میلاکات پڕ بکەینەوە لە 22,000 مامۆستای وانەبێژ لە هەرێمی کوردستان لە ناوەندەکانی خوێندن وانە ئاڵێنەوە بێگومان پێویستین کەرتی پەروەردن زیادەنین و ئەگەر مامۆستانی وانەبێژ بەردەوام بوون لە بایکۆت و ئەم پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان پەکی دەکەوێت و پرۆسەی پەروەردە دەوەستی لە زۆربەی قوتابخانەکان کە نیوەی زیاتر مامۆستای وانەبێژە بەتایبەتی ئەو قوتابخانەی کە لە دەرەوەی شارن ئەوە لە لادەیەکان تەنها بەڕێبەری قوتابخانەکەی میلاکی دامەزراوە سەرجەم مامۆستای تری وانەبێژن ئەجا بەهۆی بایکۆتەوە بەڕاستی بەڕێبەری قوتابخانەوە کلیلی لە دەرگای قوتابخانەکەیدا و ماوەی زیاتر لە هەفتەیە کە دەرگای قوتابخانەکان داخراوە بێگومان شایستەی مامۆستانی وانەبێژ جگە لەوەی کە بەڕاستی بڕەکەی زۆر کەمە بە 2 مانگ 3 مانگ جارێک دابش دەکرێت لە مانگی 2 3 بەڕاستی مامۆستامان هەبووە کەمتر لە 20,000 بۆ هاتێتەوە بەڕاستی ئەمە جگە لە بێباهاکردن و وا بێڕێزیکردن بە چینێکی ڕۆشنبیر و چینێکی پێویستی و کەرتی پەروەردە چیتر نییە مامۆستا چۆن دەبێت شکۆی بشکێندرێ بە دەروونێکی نامڕتەها و دەرینێکی خاڵیەوە بچێتە پۆڵەکانی خوێندن دەرز بە قوتابیان و خوێندکارانی ئەم نیشتمانە بڵێتەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە خەمی کەرتی پەروەردەدایە بەڵێ کەرتی پەروەردە بەرەو پێشەوە بچێت دەبێت پێویستە بە زووترین کات وڵامی داواکاری مامۆستانی وانەبێژ بداتەوە چیتی لە چاوەڕوانیدا نەمێننەوە بەڕاستی ئێمەش زۆر ناوەڕتووە هەین لەوەی کە ئێمە هەوڵەکانی خوێندنمان بەجێهێشتووە و قوتابیان و خوێندکارانی ئێمە لە ماڵەوەن بەڵام ئەوەش بێباکەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەڕاستی نەهاتۆتە سەرخەت وا زیاتر لە هەفتەیەک ئێمە لە بەردەم پەروەردەکانین بە یەک وشە بە یەک هەنگاو نەهاتوونێ پێشێ ئەمە بەڕاستی وای کردووە ئێمە سوورتر بین لە ساڵی ئێستەکانمان بەردەوام بین تا ئەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی دێتە سەرخەت وڵامی داواکاری مامۆستانی وانەبێژ دەداتەوە
بەڵێ لاگەری وەڵامەدانەی داواکارەکانتان هەڵوێستی دواتری ئێوە چی ئەبێت مامۆستا کاروخ؟ هەڵبەتە بازنەی ناڕزایی و بایکۆت لە سەرجەم پەروەردەکان فراوانتر بووە کە دەبینی ئەمڕۆ لە سەرجەم پەروەردەکانی سلێمانی و گەرمیان و هەڵبجە بایکۆتەوە لە ئاکر و ئامێدی و لە بەردەڕەش بایکۆتیان کردووە بێگومان بەردەوام بن لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاری ئەمانە داتەوە ئێمە لە بەردەم پەروەردەکان لە سەرجەم پەروەردەکانی هەرێمی کوردستان خێمە هەڵدەدەین و دەبینەوە دەکەین تا ئەو کاتێ بەڕاستی بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامە دەداتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاروخ عەبدوڵڵا نوێنەری مامۆستایانی ناڕازی، سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.